دانانی ئیدارەی سربەخۆ مۆدێلێکی نوێ بوو لە هەرێمی کوردستان لە بواری حکومڕانی هاتە ئاراوە. بەڵام ئەم ئیدارە سربەخۆیانە تا ئێستا لە هەرێم و بەغداش هیچ یاسایەکیان نییە بۆ شێوازی بەڕێوەبردن کە ئەمەش گرفتی سەرەکیە لە بەردەم بەڕێوەبردنیان. زانکۆی سۆران لە پانێڵێکدا گرفتە یاساییەکانی ئیدارە سربەخۆکانی خستە ڕوو. لەبەرەوەی شخصەتی معنەویان نییە، شخصەتی معنەویش بەو مانایی کە دەبێت پاڵپشتی یاسایی بێ بە تەشریع بکرێت وەکو واقع و وەکو بڕیاری حکوومەت هەیە، بەڵام وەکو چارچێوە تەندروستە یاساکە لە ئارادا نییە. بێگومان ئەمە ڕوای کردو کە کۆمەڵێک گرفت و ئیشکالەتێکی یاسایی و کاژێڕی بۆ ئەم ئیدارە سربەخۆیانە دروست بێ بۆ ئەوەی بە یاسایی قاچیان لەسەر ئەرز بێ و چارچێوەی کارکردنی خۆیان و بەشەکانیان و بەڕێوەبەراتەکان و چارچێوەی دەسەڵاتیان بەنسبەت حکوومەتی مرکزی بڵین حکوومەتی خۆمان لە هەولێر و بەنسبەت وحدە ئیدارەکانی تر یەکە کاژێرەکانی تر وەکو قەزا و ناحیەکان و ئەمانە دیار بێت. شارەزانی کارجێڕی دەڵێن لا مرکزی و سربەخۆیی کارجێڕی تەنها بەناو نابێت. بەو پێی ئەزموونی ئیدارە سربەخۆکان پێمان دەڵێت کە هاوڵاتیان خزمەتێکی ئەوتۆیان پێشکەش نەکراوە کە شایستەی ئەو ناوە بێت. یعنی ئەگەر قەزاکان بکرێت بە بنەما، هەروەها بەشێکیان لەگەڵ ئەوان دەسەڵات بدرێتە قەزاکان و پێویست بە دروستکردنی ئیدارەی سربەخۆ ناکات. گۆڕینی ناو نابێتەوەی قوڵبوونەوەی لا مرکزی، بەڵکو لا مرکزی و پێداویستەکانی لا مرکزی زۆر لەوە زیاتری ئەوێت بۆی کە ئێمە تەنها ناو بگۆڕین، چونکە ئێمە ئەزموونی ئیدارەی سربەخۆی ڕاپەڕینمان هەیە، هی گەرمیانمان هەیە کە وەختێک بوونەتە ئیدارەی سربەخۆ گۆڕانکاریەکی نەوعی چلوناتی ویان بەسەرا نهاتووە. من خۆشم لەگەڵەوەم کە ئەو سەلاحیەتانەی کە ئەگەر بدرێتە دەست ئیدارە سربەخۆکان پێویست بوو بدرێتە قەزاکان و ئەو توانە دارایی و ئەو توانە مادی کە هەیە بدرایەتە قایمقام و بدرایەتە قەزاکان پێمانە پێویستمان بە ئیدارەی سربەخۆ نابێت. لە هەرێمی کوردستان چوار ئیدارەی سربەخۆ هەیە کە ئەوانیش بریتین لە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و سۆران و زاخۆ کە ئەو ئیدارانە لە ڕووی کارژێڕیەوە پەیوەندیان بە پارێزگاکانەوە نییە و بە شێوەیەکی سربەخۆ کارەکانیان بەڕێوە دەبەن. ئیدارە سربەخۆکان لە ڕووی یاساییەوە ڕیشە و پاڵپشتی یاساییان نییە کە ئەمەش کۆڵەکەی سەرەکی هەموو ڕەفتارێکی یاساییە و بەدەر لەوەش کۆی کارە یاساییەکانی ئەو دامەزراوەیە وەک ناولێنانەکەی کە ئیدارەی سربەخۆیە دەکەوێتە ژێرپرسیارەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.